سانە بەرزنجی لەگەڵ هونەرمەند نەوید زەردی کێشیان کەوتۆتە نێوانیان بۆ شەڕشکایەت و شکایەتکاری. سانە چەند دەفتەر دۆلاری ئەمریکی قەرداری نەویدا، هەڵە لە کامەیانە و کامەیان خەتابارە. ئەو کچەی لە ماڵەکەی بە گیتارەوە گۆرانی دەوت، ئێستا یەکێکە لەو ئافرەتە هونەرمەندانەی کوردستان. لە ئێسادا کێ سەرچاوەی داراییەکانی سانایە؟ ئایا سانە لە ئێستادا خۆشەویستی هەیە؟ ئای خۆشەویستەکەی کێیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوەلاتەن بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکێمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمە بووە نوێترین بابەت و هەواڵەکانمان لە سناپچاتەکەمان بڵاو دەکەنەوە بۆ پەیوەندیکردنی دەتوانین هەر لە ڕێگای سناپچات و ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەی. سانە بەرزنجی ئەو خاتونەی بەدەنگە خۆشەکەی هەومان دەباتە نێو دنیای خەیاڵ، وەروەها بەبێ عاشق بین، عاشقمان دەکا، وا دەکات گوێ لە گۆرانیەکانی ڕابگرین. ئێستا تۆمەتبار کراوە بە چەندین هۆکارەوە. سانا بەرزنجی لە ساڵی 2001 لەدایک بووە لە شارە جوانەکەی سەرقس و هەر لە تەمەنی منداڵیەوە لەگەڵ خێزانەکەی ڕوو لە وڵاتانی ئەوروپی دەکەن. سەرەتا دەرکەوتنی سانە تەنها بەدەنگەکەی بوو، هەموو خەڵکی شەیدای خۆی کرد بە گۆرانی خۆشەکانی و بەدەنگە ناوازەکەی، بەڵام لە کۆتاییدا دەرکەوت لە کۆنسێرتێک. وەروەها سانە چەند ڕۆژێکە باز لەوە دەکرێن کە قەرداری هونەرمەندی بەناوبانگ نەوید زەردیە کە بینیمان سانە عەقدی لەگەڵ کۆمپانیایەکە ئەو هونەرمەندە کردو بۆ ناوی NZ Production، بەڵام لە نوێترین هەواڵدا وا دیارە سانە پارەی ئەو بەرهەمانەی نەداوە و بەبێ ئەوەی ئەو دەستگایە ڕازی بێتن کە عەقدی چەند ساڵەی لەگەڵیان کردووە هەڵدەستێ بە سازدانی شەوە ئاهەنگێک کە چەند ڕۆژێک پێش ئێستا ڕکلامی بۆ کرد بوو کە دەکاتە چاردەی دوو ئەو شەو ئاهەنگە دەکا، بەڵام دەست بەجێ. کۆمپانیای NZ Production سکاڵای یاساییان لەسەر هەم ڕێستۆرانتەکە تۆمار کردو هەم لەسەر سانە بەرزنجی و لە دەقی سکاڵایەکەش ئەوە هاتووە و باز لەوە دەکاتن. ناوڕۆکی هۆشداری بە پێگرێبەستی لە نێوان بریکاردارم و سەیدە سانە بەرزنجە، بۆی نییە بەس بە پێڕەزامەندی بریکاردارم هیچ کۆنسێرتێک یان لایڤ مۆزیکێک ئەنجام بدات و تەواوی ئەو بەرهەمانەی بریکاردارم بۆی بەرهەم هێناوە بەکاری بهێنێت لە هەر ڕکلامێکی بازرگانی یان هونەری، لەبەرەوەی مافی بڵاوکردنەوە و کۆپیڕایت مافی بریکاردارمە. بۆیە هۆشداری دەکەم ئەو کۆنسێرتەی کەوا ڕکلامی بۆ کراوە لە ڕۆژی 4 دوای 2022 ئەنجام بدرێت ڕابگیرێت، لەبەرەوەی بریکاردارم ڕەزامەندی لەسەر ئەوە نییە و بە پێچەوانەوە ناچار دەبم بە تایبەتی لە دادگا داوای بەپەلا تۆمار بکەم و بۆ ڕاگررتنی هەروەها ئەگەر ئەنجامدانی داوای یاسایی تۆمار دەکەم و بۆ قەرەوە ببووکردنەوەی بریکاردارم ئەو مافی بریکاردارم دەپارێزم. ئەوە دەقی شکایەتەکە بوو. وا دیارە نەوید زەردی لە ڕێگای مەهامیەکەیەوە وەروەها ئەوی کردەوە وەکیلی خۆی و بۆ شکایەتی لە سانە بەرزنجی و لە ڕێستۆرانتی ستێج کردووە. وا دیارە عەقدی سانە بەرزنجی و نەوید زەردی ئاوا بووە ئەو خاتونەیە بۆ ماوەی چەندین ساڵ گۆرانی لەگەڵ ئەو هونەرمەندە تۆمار بکاتن و هەر ئاهەنگێک و یاخود هەر کۆنسێرتێک بکاتن نابێ بەبێ کۆمپانیای NZ Production شەوە ئاهەنگ و کۆنسێرت و کلیپ و گۆرانی دروست بکاتن. بۆیە عەقدی لەگەڵ ئەو کۆمپانیایەدا هەیە و هەمووشمان دەزانین ئەو خاتونە سەرەتا تەنها لە پشت لاپتۆپ یاخود لە پشت مۆبایلەکەی و گۆرانی دەگوت بەبێەوەی ڕوخساری دەربکەوێتن. واروەها هونەرمەند نەوید زەردی بۆ ئەو کەسە
کە و خاتونێ بە هەمووان ناساند بەڵام سانە پێش ئەوەی لەگەڵ نەوی زەردیش کار بکات هەر خاتونێکی بەناوبانگ بوو خەڵکێکی زۆر دەیان ناسی و کەس نەبوو نەیناسێ بەڵام دوای بڵاوکردنەوە گۆرانیەکانی خەڵک زیاتر ناسیان و لەبەر چاوی خەڵک ڕوون بوو و تاوکو ئێستا کۆنسێرتێکی لە شاری سلێمانی کردو و زۆرترین ئامادەبوونی هەبوو ئەو کۆنسێرتەوە بۆ بە گروتینێکی یەکجار زۆرەوە خەڵک گۆرانەکانی لەگەڵ دەوتەوە واروها تاوکو ئێستا خاتوسانە لەگەڵ NZ Production یەک ئەلبومی تۆمار کردووە بە ناوی ڕاست واروها چەندین کلیپی کردو و ئەمەش ئانەمان هەموو خەملاند بە نزیکەی دەفتەری تێچۆ وە زیاتریش بگرا و تاوکو ئێستاش دەڵێن سانا بەرزنجی هیچ داهاتێکی بۆ ئەو کۆمپانیایە نەبوو و ئاواداکێشی تاوکو ئێستا تاو نەبووە وا دیارە لەبەر هۆکاری کۆڕۆنە و ئەوانە عەقدەکە درێژ کراوەتەوە وەروە تاوکو ئێستا دیار نییە بەڵام لە ئێستادا نەوید زەردی لەگەڵ سانە هەردووکیان لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام هەردووچان یەکتریان ئانفەلۆ کردووە وەروها ئەو پۆستانێ لەگەڵ یەکتریان هەیان بووە هەمویان ڕۆژ کردوتەوە وا دیارە تەواو نێوانیان ناخۆش بوو کارگەیشتۆتە ئەوەی هەر کەسە شکایەت لێوی تر بکاتن و کێشەکە کەمکمە گەورە بێتن وە کێشەکە لە ئێستادا لە سەرەتادایەوە و هیچ شتێک دیانیە ئایا ئەو دوو کەسایەتیە لەگەڵ یەکتری ئاش دەبنەوە و پەرە بە بەرهەمە جوانەکانی خۆیان دەدەن و لەگەڵ یەکتری خەڵک دڵخۆشەکەن بە بەرهەمە جوانەکانیان یاخود بە شەڕ دێن ئایا تۆ وەکو بینەرێک حەق بە کامیان دەدەی و حەقی کامەیانە وەسانە بەرزنجە تاوکو ئێستا هیچ خۆشەویستێکی نییە و ماوەیەکی دوور و درێژ لەبارەی ئەوەی کەوت و کەسایەتی خۆشەویستی یەکترین نەوید زەردی و سانە بەڵام ئەوانە تەنها دەنگوویەکی سۆشیال میدیا بوو ئەوانە تەنها کار لەگەڵ یەکتری دەکەن و هیچ شتێک لە نێوانیان نەبوو بەڵام خەڵک وای دەزانی ئەوەندە لە یەکتری نزیک ببوونەوە بە هۆکاری کاری هونەریان خەڵک وای دەزانی ئەو دوو کەسایەتیە بوونەتە خۆشەویست بەڵام ئەوان تەنها کاری هونەری لەگەڵ یەکتری بەدەردەکەوتن وەروها لە ئێستادا سانە لە ڕۆژی چواردەی دوو کە دەکاتە ڤاڵانتاین ڕۆژی خۆشەویستی لە ڕێستۆرانتی ستێج شەو ئاهەنگەکەی دەکات یاخودنا بەڵام ئەو شکایەتەکە لە ئێستادا هەیە ئەگەر ئەو شتێ بکاتن سانە گوێ بەو پەڕاوانە و بەو گلەیی و بەو شکایەتانە نەدا چی لێ دەقەومێ و ئایا تووشی سزا دەبێتەوە تۆ وەکو بینەرێک حەق بە کامە کەسایەتی دەدەی بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سوپاس بۆ سێکنی تاوا ڤیدۆکەمان و پێتان خۆش ئەمجارە لە سەد کەسایەتیشتری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن ئەوەی زۆر گرنگ بێ لای ئێمە لایک و کۆمنت و شێر لە بیر نەکەنەوە ڤیدۆکانمان تا کۆتایی سەیر بکەن بۆ ئەوەی زۆرترین بینەری هەبێتن وەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی هەر کاتێک ئێمە ڤیدۆمان بڵاو کردەوە توی خۆشەویستەکەمین کەس ببینی وە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی کار و چالاکی ڕۆژانەمان ببینی و نوێترین هەواڵ لەوێ ببینی و بۆ پەیوەندیکردنیش ڕاستەوخۆ ئێمە وەڵامتان دەدەینەوە هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.